ئەمڕۆ پرۆفیسۆر دکتۆر هیوا عومەرم لەگەڵا کە پسپۆڕی نەشتەرگەری قەڵەوی و نەشتەرگەری گشتیە باسی ئەو بابەتاکەین کە لای زۆربەتان پرسیارە و پێشتریش داواتان کردووە کە بریتێلەوەی ئایا لەکە بەدەر لە خۆراک و ڕێجمی خۆراکی کەسێکە قەڵەو بێت پێویستی بە نەشتەرگەری و بە چارەسەرەکانی دیکەی بواری قەڵەویە بێت. دکتۆر بانیت باش بە خێر بێت سەلامەت بی. پێمان بڵێ قەڵەوی لە سەدا چەنی بە سیستمی خۆراکی ڕێک نابێتەوە و پێویستی بە چارەسەری دیکە هەیە وەکو نەشتەرگەری و هەموو بوارەکانی تر. قەڵەوی 3 ساڵە ڕێکخراوی تەندروستی جیهانی وەکو نەخۆشیە ناسانی کەواتە ئەگەر وەکو نەخۆشیە بیناسانەیە ئەبێ وەکو نەخۆشیە مامەڵەی لەگەڵا بکەیت. نەخۆشیەکەش چۆنە با نمونە بێنینەوە. هەیە بەردی زراو، هەیە ئەژمرێ بەردی زراوی هەیە تووشی کێشەی ناکە نەشتەرگەری ناوێ چارەسەری ناوێ. هەیە دوای ماوەیەک تووشی سووتانەوەی زراویەکە دەرمانیەوێت دوایی لابردنی ئەوێت. هەیە بردێکی یەتە خوارەوە بۆری زراوی تووشی زەردوویەکە بە پەلا لەوانە لە ڕێگەی هەناوبینەوە ئەبێ بەردەکە دەربهێنیان نەشتەرگەری بۆ بکرێ. قەڵەویش بە هەمان شێوە هەر ئەوەنەی کەیشێکمان ناوزەت کرد کە قەڵەوە پێویست ناکە کە بیخێنە سەر پارێز یاخود دەرمانی بینێ یان نەشتەرگەری بۆ بکەین. بۆ ئەماش یەکێ چۆن ناوزە دەکەین یەکێ چۆن ناوزە دەکەین کە ئەمە زیادکێشی هەیە ناوی لێنین زیادکێشی یان قەڵەوە تا ئێستاش شتێک بەکارهێنین کە زۆر دروست نییە کە زۆر ورد نییە ئەوش پێوترێ BMI واتە پێویستی بارستەی لەش. پێویستی بارستەی لەش بریتە لە کێشی مرۆڤەکە لەسەر درێژی مرۆڤەکە بە مەتر دووجا شتێک دەرەچێ. بۆ نمونە ئەگەر یەکێک لە 18.5 تا 24 و 9 بوو ئەمە پێوترێ کێشی ئاسایی. ئەگەر هاتوو لە 25ەوە تا 30 بوو پێوترێ زیادە کێش. ئەگەر لە 30 تا 35 بوو پێوترێ قەڵەوی پلەیەک. ئەگەر هاتوو لە 35 تا 40 بوو پێوترێ قەڵەوی پلە دوو. ئەگەر لە 40 بەرەو سەر بوو بەگشتی پێوترێ قەڵەوی پلەسێ. ئەمی شەکرێ بە سێ بەشی بچووکەوە ئێرە شوێنیەوە نێ باسیەوە بکەین. دەرکەوتووە کە ئەمە بە تەنیا نابێ بڵێن ڕێسایەک بێ بۆ ئەوەی کەوا ئێمە دەرمان یاخود نەشتەرگەری بۆ نەخۆش بکەین. بۆ ئیدمانتن هینێک هەیە ڕێسایەکە ڕێسای ئیدمانتنی پیاڵە. من ڕێسای ئەدمانتنە ئەڵێ چی؟ ئەڵێ قەڵەوی خۆی لە خۆیان نەخۆشیە بەڵام کۆمەڵێ کاریگەری هەیە کە لە بەس لە قەڵەوێکەوە ئەکەوێتەوە. کۆمەڵێک کاریگەریش هەیە لەسەرەوەی کەوا لایەنی جەستەی مرۆڤ بگۆڕێ، لایەنی دەرونی مرۆڤ بگۆڕێ، لایەنی هەڵسوکەوتی مرۆڤ بگۆڕێ، لایەنی میتابۆلیزمی مرۆڤ بگۆڕێ. بەبێ ئەم ئیدمانتۆن ڕێسای ئیدمانتۆنە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوەی لە پلەی 0 و پلەی 1 بوو هیچ پێویست ناکە کە ئێمە دەرمانی بینێ، هیچ پێویست ناکە کە ئێمە نەشتەرگەری بۆ بکەین BMI-یەکەی هەچەنێک بێ. بۆ نمونە یەکێکمانەیە BMI-یەکەی چلە باشە هەر لە مناڵیەوە یان لە گەنجیە قەڵەو بووە. هیچ کاریگەریەکی مەترسیەکەوەی کە قەڵەوی دروستیەکە لەسەر تەندروستی نییە تێسە باسێکن چی وچێ. مەسەن بۆ نمونە وەکو تێکچوونی ئاستی شەکری خوێن، وەکو تێکچوونی پەستانی خوێن، وەکو زیابوونی چەوریەکانی خوێن، وەکو ئەوەی کەوا بڵێن ببێتە هۆی ئەوەی کەوا پۆرک فرە پۆرجی لە هێلکەدانە دروست بێ یاخود شەو هەناسەی بوەستێ. ئەگەر ئەمانەی نەبوو با BMI-یەکەشی چل بێ. ئەگەر ئەمانەی نەبوو لەگەڵ کۆمەڵیش ترا کە نەیبووە سەباسێکین ئەوە ئێمە وەکو قەڵەوێک بۆ نەشتەرگەری ناوزەدی ناکرێت. شتەکانی ترچین مەسەن بۆ نمونە وتمان ئەمانەی نییە جگە لەوە با ئاسای هەڵسوکەوتی خۆیەکە ژیانی ڕۆژانەی لایەنی دەرونی باشە نەتووشی خەمۆکی بۆ نەتووشی دڵە ڕاوچێ بۆ نەتووشیەوە بووکە
خەمێکی هەبێ دەست بکا بە خواردنی زۆریان قەلق بێ سەرکاتە خواردن و شیرینەمەنی ئەمانە ئەمە هیچ پێویست پێ نیە ئەمە پێوترێ پلەی سفر واتە قەڵەوە هەچ قەڵەویەکەی هەچ پلەیەک بێ بە پێی BMI بەڵام لەبەرەوەی کەوا ئەم نیشانانەی نییە پێویست بە دەرمان و پێویست بە نەشتەرگەری ناکات بابەتەکە بەرین بەلایشترا چکەمە پێویستمان ئەمڕۆ باسی ئەوە بکەین کە کەی پێویستیان بە نەشتەرگەریە بەڵێ بۆی ئەوە زیاتر ڕوون بێ لای خەڵک هەیە بێزار بووە لە دەست ئەو سیستمە خۆراکیانەی کە پەیڕەویەکە هەیە شەکرەی هەیە هەیە بەرزە پەستانی خوێنی هەیە گرفتی بۆ ژیانی ڕۆژانەی دروست کردووە جۆرەکانی چارەسەر چین هەمووی بچووکردنەوەی گەدەیە یاخود تشتی دیکەشمان هەیە بۆی کەوا باشتر لەمە تێبگەین ئێمە دەستمان پێکرد بە تەواویکرد پلەی یەک مرۆڤەکە قەڵەوە لە هەر BMI-یەکا بێ ئەگەر BMI 32 بێ کە زۆر زۆر کەمە پلەیەکە بەڵام ئەگەر هاتوو یەکێ لەمانەی لەگەڵا بوو شەکرەیە بوو پێویستی بە چارەسەر بوو فشاری خوێنی بوو پێویستی بە چارەسەر بوو فرەپۆرجی هەلکەدانی پێویستی بە چارەسەر بوو بوو بۆ هۆی کەوا قاچی بشەمێتەوە و لەبەر قورسیەکەی نێتوانێت هەڵس و کەوت بکە تووشی خەمۆکی بوو تووشی بڵێن ئەم هەموو کاریگەری لەسەر هەبوو لەو کاتە پێویستی بە دەرمان و بە نەشتەرگەرە بێ بەس پلەیەک با بڵین پلەیەک چییە شتەکانی هەیە ئەم تێکچوونەی هەیە فشاری هەیە پێویستی بە دەرمان نییە ئەو بۆردەلاین واتە هەیەتی و نیەتی شەکرەی هەیە و هەیەتی و نیەتی جارجار بەرزە بێتەوە بەس بە گشتی سیرەکەی نیەتی یاخود جارجار ئەگەر زۆر هیلاک بێ هەناسەی توڵە بێ سیرەکەی کەمێک فرەپۆرجی هەلکەدانی ئەمە پێوترێ پلەی یەک ئەنجا پلەی دوو چییە؟ ئەم نەخۆشیانەی کە هەیەی پێویستی بە چارەسەرە چۆن چارەسەر BMI-یەکە چەندێک بێ فشارەکەی هیەوەیە بێ چارەسەر وەرگێ شەکرەکەی هیەوەی بە چارەسەر وەرگێ فرەپۆرجی هەلکەدانەکەی هیەوەیە بە چارەسەر وەرگێ هەناسە توندەکەی ئەوەیە ئەبێ دەرمان نییە بێگومان بە هەندێ مەشق و بە هەندێ ئامێر کە شەوە خرێتە ناو دەمبۆی کە هەناسەینەوە سێلەخەوە ئەبێ ئەو وەرگێ چەورەکانی ئەوە بەرز ئەبێ چارەسەر وەرگێ هەر پارێز دەرەقەتی نایەت ئەمە پێوترێ پلە دوو پلە سێ چییە تووشی ئەم شتانەی کە هەیەی تووشی کێشەی کردو مەسەن بۆ نمونە تووشی جەڵتە بووە تووشی لاڕەشە و سووتانەوەی پەلەکان بووە لە شەکرەوە چەورەکەی ئەوە نەبەرسە تووشی جەڵتەی کردو جارێشتر لێدانی دڵ یاخود لێدانی مێشک بەڵام یا ئەوە تا بە هیچ شێوەیە ناتوانێت تەخت پاڵکەوێ هەناسەیەوە نەتوانە بێ یان تۆزێک ئەڕوات بە ئاسایی داهنگاوەڕوا سیرەکەی بێت تۆزێ بۆی دانیشێ ناتوانێت زیاتر بڕوا سیرەکەی لایەنی دەرونی وا شێواوە بڵین ئەڕوات دەرمانی دڵتەنی خەمۆکی و بڵین دڵەراوچەکە دروستەکە ئەوانش خۆی لە خۆیان ئەوەی تر قەڵەویەکەن یعنی ژیانی شێواوە شێوازی ژیانی چۆنێتی ژیانی شێواوە ئەمە پێوترێ پلە دوو لە پلەسێ پلەسێ و پلە دوو پێویستی بە دەرمان و بە نەشتەرگەریە پلە سفر و پلەیەک پێویستی بە هیچ نییە پێویستی بە یەک شتە پێویستی بەوەیە کە ئێمە ڕێنمایی نەخۆشەکە بکەین کە لەو کێشا بمێنێتەوە نە زیاد بکە نە کەم بکە بۆ زیاد بکە و کەم بکە شتێکی پێوترێ cycling of obesity واتە سوڕانەوە یاخود بازنەی زۆربوون و کەمبوونی کێش ئەگەر یەکێک زۆر کێشی دابەزێت ینی زوو کێشی دابەزێن و بچێتە شوێنی خۆی کێشی دابەزێن بچێتە شوێن خۆی زیانی زیاترە لەوەی کەوای کێشێکی هەبێت بە جێگیری ئەو دابەزان ئەوەی کەوا زۆرینەی خەڵکێکە جۆرە پارێزێکەکە لە خۆیان لە کتێبێکەوەیان لە یەکێک لە ئێمە ئەیکا ماوەیەک و دابەزێ و دوایی زیاتر کێشی زیاد دەبێت و جاریشتر پارێزەکە ئەمە بۆ تەندروستی زۆر هەڵەیە و زۆر زیانمەندە ئەگەر پلەیەک و پلە سفر بوو ئێمە کۆمەڵی ئامۆژگاریەکەین کە لەو کێشەی خۆیان بمێنێتەوە و هیچی تر بەس پلە دوو پلە سێ بوو لەگەڵ پلە دوو پلە سێ لەگەڵ پلە چوار کە باسمان نەکرد پلە چوار وەکو شێخ مستەفا وایە هاوەی کە 270 کیلۆ بوو خەوی یەکێ لە خەوەکانی ئەوە بوو کە بتوانێت پاڵ کەوێت
یەکێ لە خەوەکانی ئەو بوو قاش بخاتە سەر قاچ، یەکێ لە خەوەکانی ئەو بوو لە فێ بخوا و هیلاک نەبێ، یەکێ لە خەوەکانی ئەو بوو ئەو چواردە دەرمانەی هەیەی بۆ شەکرە و بۆ فشاری خوێن و بۆ چاوری نەیخوا ڕۆژی چواردە دەنک خەپلە دەرمان نەخوا پلە چوار ینی وەکو کۆتاییان لێت ئیترە بێت چاوەڕێ بکەن کەی تەواو بن کەی تەواو نەبن ناتوان هەڵسن بە دوو هەنگاو ماندووە بن گۆچانەگرن بە دەستیانەوە یان لەسەر ئەو کورسی کە خۆی پاڵ بخوێنیان چێ پاڵی بخوێنێ ئەمە پلە چوارە پلە دوو پلە سێ و پلە چوار نەشتەرگەری و دەرمانیە پلە دوو پلە سێ نەشتەرگەری و دەرمانی کتوپڕی نایە بەس پلە چوار وەکو وایە گولەیشی بەرکەوتێ ئەبێ زۆر زوو فریایکەوی کاتەکەمان زۆر زۆری نەماوە بەداخەوە بەڵام بینەرانی خۆشەویستەوانەی کە پرسیارێکیان هەیە لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و سەڕاستە خۆتوان ئاراستەی بکەن چکەم هەمووی دوسێ خولەکێکمان ناوە بەداخەوە پێمان بڵێ جۆرەکانی چارەسەرچین بۆ قەڵەوی بەدر لە سیستمی خۆراکی ئەو پلەبەندیانە چین لە چێوە دەست پێ بکرێ و دوای شتیشتێکە ئەکرێ پەنای بۆ بێت بەڵێ یەکەم دەرمانە ئەمڕۆ کۆمەڵە دەرمان هەیە کەوا ئاکات یەکەم چاوری کەمتر بچێتە لەش دووەم شەکر کەمتر بچێتە لەش سێهەم میتابۆلیزمی لەش خێرا بکە و هەستی خواردنیش ئارزوی خواردنیش کەم بکاتەوە ئەمە وەکو وتمان لە پلە یەک و لە پلە دووە ئەگەر ویستمان کێشەکەی بێڵینەوە یاخودمانێ کێشەکەی کەمکەینەوە لە پلە دووە بیکەین بە پلەیەک دەرمانی بۆ بەکارێن ئەگەر پلە دوو بوومان بیکەین بە پلەیەک شتی تر هەیە شتێکی تر لەوانە چیە باڵۆنی گەدەیە ئەتوانین باڵۆنی گەدەکە بڵین ئێستا چەند جۆری چێە جاران هەر ئەوە بوو بۆ 6 مانگ لە ڕێگەی دەمەوە بە هەناوبین ئەخرایەتە ناو گەدەی دوای 6 مانگ لابرا ئێستا جۆری ئەوە پیا بتوانێت ساڵە بمێنێتەوە جۆرێکی تریش پیاوە کە زۆر ئاسانکاریە بۆ نەخۆش ئەوە هەر نەخۆشەکە دائنەی لەژێر سکرینێکی ئەکسپەرداریە یەک کەپسولە پەتێکی پێوەیە پێڵێ قوتی با قوتێبا لەگەڵ تۆزێ ئاوە تا چێتە ناوگەتەی کە گەشتە ناوگەتەی ئەو سایمە شلەی شتێکن لە ناوگەدەیانێتەوە تا 4 مانگ دوای 4 مانگ کە خۆی توێتەوە ئەڕوا ئەگەریشە وێستێتوانێت دوای 4 مانگی تر دوایەوەی کەوا سۆنەرێکی وەکەم زان تواوەتە یاننا ئەتوانێت شێشی تر دانێ بەم شێوەیە ئەمانە پێوترێ پردێکە تا نەخۆشەکە فێرە بێ کە پارێزێکی باش بکە کێشەکە چۆن دابەزێرە یان کێشەکەی خۆی چۆن دەڵێتەوە یان لەوانە شابەکارێنین کە زۆر قەڵەون بڵین پلە 5 و پلە 4 و پلە 2 کە بڵین ئەبێ نەشتەرگەریان بۆ بکەین بەڵام ئەو نەخۆشیانەی کە هەیەە لە قەڵەوێکەوە توش بوون ڕێگرە لە بەنج لەو کاتە بۆ ماوەیە وەکو پردێک ئەم باڵۆنە بەکارێن هەر جۆرێکیان بێت تا کێشەکەی دابەزێ و نەشتەرگەرەکەی بۆ بکرێن جگەن لەمە نەشتەرگەری قەتکردنی گەدەمان هەیەواتە بڕینی تیانێ قەت دەکرێت ئەمە بۆ پلە دوو شتێکی باشە کە 15 بۆ 20 کیلۆ پێویستەکە کە دابەزن تا فشاری خوێن و تا دەردەشەکرە و تا چاوری و شتەکانیان ئاسایی بێتەوە دوای ئەوە قارسی گەدەمان هەیە کە لە 185 گەدە ئەبڕین بێگومانامە هەمووی بە ناو سەگبین بە 4 کونیان 5 کون دوای ئەمە بۆ ئەوانەی کە زۆر لەمانە قەڵەوترن ینی بیەمایەکەی لە 50 تێ ئەپەڕێت و ئەم نەخۆشیانشی گەیشتۆتە ئاستێکی مەترسی چیمان هەیە جگە لە قارسی گەدەکە ئەوسا بەستنەوەی گەدە بە ڕیخۆڵەوەمان هەیە گەدە بە ڕیخۆڵەوە بەسرێتەوە ئەو ساعت دوو ڕێچکاوێ بۆ خواردن یەکیان لە دوانزەگرێەوە لەش سوودی لێبێنێ یەکیان لەو ڕیخۆڵە باریکەیەوە کە نووساوە بە گەدەوە لەوێ ئەڕاو لەگەڵ پیسایە دەرەچێ کەمترین سوودی بۆ لە شەبێ ئەگەر هاتوو قاپێ خواردن بخواوەکوای نیو قاپی خوارد بێ ئەگەر خەپلەیەکی جۆ بخواوەکە نیو خەپلەی خوارد بێ ئەگەر هاتوو شەربەتێکی خواردبێکوای نیو شەربەتی خواردبێ نیوەی ئەوەی خوا چێژی لێبینێ لەشی ئاوشتەکە هەڵەمژێ بەڵام وەکوتر بڵین شتەکانی تری کە زیانی بۆ لەشی هەیە دەرەچێت ئەڕوان کۆتا چارەسەر چیتر هەیە بۆچی بۆ قەڵەوی بۆ کۆتا چارەسەر یەکسەر دەست بکرێت بەوەی کە گەدە زۆر بچووکەکرێتەوە تەنیا بەقدر پیاڵەیەکی لێڵڕێتەوە گەدەکەی تر لە ناو لە شابەجێڵڕێ ئەو ساڕێخۆڵایان رێ
بەم پیاڵە بە شەپشکۆلەی گەدە و ئەنووسێتەوە لە جیهانە شتی تر هەیە بەڵام هێشتا نەگەشتت لای ئێمە یەکێ لەوانە چییە چیسێکە هەر بە هەناوبین دائەنرێت گرانە بۆیە نەگەشتتە لای ئێمە لەوە چێ کۆمەلگایمە هێشتا لەگەڵەوانە گونجێ بای دەفتەرێکە تەنیا ئامێریکا بزانێت چەندی تێچێ دەفتەرنوێ شتێکێ تا دانرێ لە ڕێگەی دەمەوە دانرێ لە بەشی سەرەوەی گەدەوە هەر خواردنەوێت تێڕوا بە لاستیکەکە تا گەدەکەش بچووکە بێتەوە زۆر ناگرێ تا ئەچێتە ناو دوانزەگرێ وەک وایە کە قارسی گەدەی بۆ کرابێ زۆر باشە بەدەر لەمەی کۆتا جار باست کرد هەموو ئەو شتانی دیکە ئەتوانرێت لە هەرێمی کوردستان کرێت لە کوردستان بە تایبەتی لە سلێمانی کە پێشەنگ بووە لەما بە هەموو هەوڵ و بە هەموو توانای خۆی کە پێشەنگ بووە لە هەموو کوردستانە و لە هەندێکشا پێشەنگ بووە لە عێراقا شتەکان ئەکرێ و ئێستا ژمارەیەکی زۆر نەشتەرگەرەیە کە خەریکی ئەوەن و چەند نەشتەرگەرێکیش هەن کە ئەندامی کۆمەڵەی نەشتەرگەرانی زیندەپاڵ و قەڵەوی ئەمریکین کە ئەمانە وەکو پێشەنگێک بۆ ئەوانی تر ئەگەر ویستیان ڕیان پیشانێ ئەگەر ویستیان ئەژنا ئیمڕۆ نەشتەرگەری قەڵەوی وەکو نەشتەرگەری زراوی لێ هاتووە لەم شارە دەستخۆش دکتۆر هیوام سەلامەتی بەڕێست و هەموو بێنەرانی خۆشەویستە بۆ ئومێدی هەموو لایەک دوور بوون لە قەڵەوی ئەوانش کە بەدەست سیستمی خۆراکیەوە دەسەوسان بوون ئەوە هەموو ڕێگە چارەسەرایەن تر کە ئەتوان بەکارێبێن